قسە باسەکەین لەسەر دووەمی دیداری بێت و حەیران کە لە ڕانیە بەڕێوە چێتوە لەوێ بە بەشداری هونەرمەندانی باشوور و ڕۆژهەڵات بەشداری تێداکەن و وا هەبوونی دیدار و وا قسەکردن لەسەر دیدار بۆ خۆی بابەتێکی گرنگە واتە گفتوگۆی نێوان هونەرمەندان و ساختکردنەوەی مێژۆکە و هەروەها قسەکردن لە سەربەیت و بالۆرە و حەیران و ئەوانەی کە هەیە تایبەتن بە کوردەواری و زمانی کوردی و ئاواز و مۆزیکی کوردی بابەتێکی گرنگە ئەمە هەم کۆبوونەوەی هونەرمەندانە هەمیش لە ڕۆزانستێکەوە گفتوگۆی لەسەرەکرێت و پردێکی پەیوەندی نزیک بوونەوەی جارێکی تر هونەرمەندانی ترە بۆی بتوانن گفتوگۆی چڕتر و باشتر لەسەر بابەتەکە بکەن. ئێمە لە پرۆگرامی کورسات مەگەزین قسە باسەکەین لەسەرم دوم دیدارەوە یەکەم دیدار لە ساڵی 2020 بەڕێوە چوو و لەوێ و چالاکیانی کە ئامادەکرابوون پێشکەشکرابوون وا بڕیارە سپێنێش یەکەم دیدار ساز بکرد دوم دیدارەکە ساز بکرێت میوانداری بەڕێز ئەکرەم چالاکم کردو کە بەڕێوەبەری ڕۆشنبیری و نێر ڕاپەڕینە ڕاستەوخۆ لە گەڵمایە سڵاو لێ بێم کاتت باش. سڵاو لێ و تەواوی بینەرانی کورسات سوپاس بۆم دەرفەتە. سپاس بۆ تۆ کاک ئەکرەم با قسێ بکەین لەسەر چڕکردنەوەی دووەم دیدارەکە خۆی لە چیا بینێتەوە تە کار و چالاکی و چیترە لە دووەم دیدارەکە کە بەڕێواچێت؟ زۆر سپاس دیارەیەمەوەک بەڕێوەبەراتی ڕۆشنبیری و هونەری ڕاپەڕین بەمبەستی ئاوردانەوە لە سەرجەم بوارە هونەریەکاندا بەبێت جیاوازی ئەم ساڵ دووەمین دیداری بێت و حەیرانمان ئەنجام داوە بە بەشداری هونەرمەندانی ڕۆژهەڵات و هونەرمەندانی باشوور و تەواوی شارەکانی گەربیان و هەولێر و ڕەواندز و دەڤەری ڕاپەڕین بە گشتی و شاری ڕانیە بە تایبەتی ئەم هونەرمەندانە بەشدار دەبن لەم دیدارەدا. کار و چالاکیەکان چین کە بەڕێوە چن چۆن پلاندانراوە بەڕێوە چوونی دووەم دیداری بێت و حەیران؟ یارە ئەم ساڵ جیاوازتر لە ساڵانی پێشووتر دووەم دیداری بێت و حەیران کە لە شاری ڕانیە بەڕێوە دەچێت. ئەم ساڵ بە هونەرمەندی جیاجیا بەشداری دەکەن لەم دیدارەدا و لەگەڵ هەمان کاتیشدا تیپی مۆسیقای ڕانیە بەشداری دەکات بە لەگەڵ هونەرمەندی لاوی گەنجی شارەکەمان سەرەتای مەراسیمەکە تیپی مۆسیقای ڕانیە ئەبێت و هونەرمەندی لاوی گەنج مامۆستا هەرێم خدر بە گۆرانیەک بەشداری دەکات و لە دواییدا تەواوی هونەرمەندانی بێت و حەیران بەشداری دەکات کە نۆ هونەرمەند لە کوردستانی ڕۆژهەڵات و لە باشووردا بەیانی بەشداری دەکەن لەم دیدارە. ئەوەی جێگەی خۆشحاڵیە لەم دیدارەدا ئێمە ئامانجی سەرەکیمان بە زیندوکردنەوەی ڕەسەنی هونەری کوردیە لەم دیدارەدا هەم بۆی بتوانین بنەوەی نوێی تازەی ئاشنا بکەین و ئەم ساڵ جیاوازتر لە ساڵانی ڕابردووشدا ئەم دیدارە لە پارکی دەروازە دەکرێت بۆی زۆرترین بینەر و زۆرترین هاوڵاتیان بەشداری بکەن لەم دیدارەدا بۆی هەم بتوانین کاتێکی خۆشیان بۆ فراهم بکەین. زۆر باشە دەستان خۆش بێ قساکەم لەسەرەوەی کە کاگەکرم بەس لە دیدارەکەین هەرتەنها گۆرانی وتنە لە دیدارەکە ڕوا یاخود هیچ توێژینەوەیەک هەیە لەسەر ئەو ئاوازە ڕەسەنانی کە هەیەوە تا گفتوگۆ هەبێت لە نێوان هونەرمەندانەوە دیبێت یان کۆڕ یان سیمینار چیتر بەڕێواچە؟ دیارە ئەمە لەم دیدارەتە تەنها بێت و حەیران و مەقامیشی تێدا ئەم ساڵ زیاد کراوە مەقامیشی تێدا دەگوترێ ئەمە لەم دیدارەدا تەنها ئەم فستیڤاڵە ئەم دیدارە یەک ڕۆژ دەخایەنێ بەهۆی قەیرانی دارایە نەمانتوانیوە چەند ڕۆژێک بخایەنێ. لەم دیدارەدا بێت و حەیران و مەقامیشی تێدا بەشداری دەکرێت و بە بەشداری هونەرمەنداندا بەشدارە بن. ئەوانەی کە هەڵبژێراون کە ئەوترێنەوە فۆلکلۆرن یان ئەو ئاواز و میوزیکی هونەرمەندانی ڕابردوون کە کاریان لەسەر کردووە. ئەو هونەرمەندانەی کە بەشدارن وەکو وتمان جیاوازتر لە ساڵانی ڕابردوو ویستمان هونەرمەندی تر بێنین بەشداری پێ بکەین لەم دیدارەدا هەر ئەم هونەرمەندانەی ساڵی ڕابردوو نەبوو گۆڕانکاریمان کردووە لە دیدارەکەدا چەندین هونەرمەندی تازە چەندین هونەرمەندی دەمخۆش بەشداری دەکات لەم دیدارەدا. ئەوانەی کە لە ساڵی ڕابردوو بەشداریان کرد ئەم ساڵتوانیمانە گۆڕانکاری شکێت تێدا بکەین هەرچەنداگە قەزیە قەیرانی دارایی نەبا دەمانتوانی بڵێن دیدارەکە زیاتر بەرفراوان بکەین بۆ هەر چوار پارچەی کوردستان تێدا بەشداری بێت و گەورەتر بێ و بەفراوانتر بێ بەڵام بەهۆی کەمی بودجە لە بەردەستماندا نەمانتوانی بەم فراوانەوە بۆ قەبارەی گەورەیە بیکەین
بەڵێ کاگەکرم من پرسیارەکەم لەسەرەوە بوو کە وچنەوەی گۆرانیەکان یه هونەرمەندانی ڕابردوون یان بە تایبەت قسەکردنە لەسەر ئاوازوو مۆزیکی فۆلکلۆر کە لە ڕابردووە هەبووە. تەنها ئەوەی لەم دیدارەدا بەشداری دەکا هونەرمەندانە تەنانەت بە بیت و حەیران بەشداری دەکەن بیت و حەیران بەشداری دەکەن مەقام بەشداری دەکرێت چەند هونەرمەندێکی تازە هاتووە مەقام بەشداری دەکا ئەوە نییە بڵێ مناقەشەی تێدا نییە و لە هەمان کاتیشدا ڕێزلێنان و خەڵاتی ڕێزلێنانیش دابەش دەکرێت بەسەر ئەم هونەرمەندانەی کە لە کوردستانی ڕۆژهەڵات و تەواوی هونەرمەندان بەشدار دەبن لە دیدارەکەدا. کاگەکرم بە پرسیاری ئەمەد لێ بکەم هەڵبژارنی گۆرانی بێژەکان لەسەر چ بنەمایەکە واتە و گۆرانی بێژانی کە بەشداری پێکەن لە دیدارەکەیە ئەبێت چۆن بن ئەو هونەرمەندانە کە گۆرانی ڕەسەنەکان ئەڵێنەوە یان چۆنایی ینی گۆرانی بێژەکانتان هەڵبژاردووە. دیارایمە زیاتر گرنگیمان بۆم هونەرمەندانە داوە بەڕاستی کە ناو ناوبانگێکی زۆر باشیان هەیە بۆ زیندووکردنەوەی هونەری ڕەسەنی بیت و حەیران و لە ناوچەکەی خۆشماندا ئەم هونەرمەندانەی کە لە مەقامدا زۆر بەتوانانە دەنگێکی ڕەسەنی تایبەتیان هەیە لە دەڤەرەکەدا ئەمانشمان هێناوەتە پێشە بۆی بەوانیش هەر بەشداری بکەن گرنگیمان داوە بە سەرجەم بوارەکان هەم بە مەقامیش هەم بە بیت و حەیرانیش بە خۆ دەزانی لە ناوچەکە و لە دەڤەری ئێمەدا بە تایبەتی لە هەولێر و ڕەواندز و لە دەڤەری ڕاپەڕێنیشدا شەیدایەکی زۆر هەیە بۆ گوێگرتن لە هونەری ڕەسەنی بیت و حەیراندا بەڕاستی ئێمە گرنگیمان بە سەرجەم بوارەکان داوە. کاگەکرم هونەرمەندانی ڕۆژهەڵات چێن بەشداریان کردووە هونەرمەندانی باش و ناودارن هاتوون ئەوانی کە تەواو شارەزان لە گۆرانی و مۆزیکی ڕەسەنی کوردی. ئەم هونەرمەندانەی کە بەشدارن مێژوویەکی پڕ سەروەریان هەیە دەنگێکی زۆر ڕەسەنیان هەیە بۆ نمونە مامۆستا خدری دەرزی تێدایە کە کەسێکی زۆر بەتوانایە لە بیت و حەیراندا ناوبانگێکی زۆر باشیە مامۆستا سەڵاحی خزری تێدایە کە ئەویش کەسێکی زۆر بەتوانایە مامۆستا ئاشتی تێدایە مامۆستا شەماڵ کە لە مەقامدا دەنگێکی زۆر ڕەسەنی هەیە بەم شێوازەیە ئیشەڵڵا بەیانی لە دیدارەکەدا تەواوی هونەرمەندانی بەشدار بوو گۆرانیەکە دیدارەکان بەشداربوو لە فیستیڤالەکەدا دەنگەکانیان دەردەکەوێت بۆمان. وەک دوا پرسیار لە ساڵانی داهاتووە هەوڵێن کە هەموو ساڵێکم دیدارە ساز بکرێت. ئەوەی بەلای ئێمەوە گرنگ بێ ئەم بەڕێوەبەراتی ئێمە کار بۆ ئەوە دەکا ببێ بە پردێک بۆ تەواوی هونەرمەندانی هەچوا پارچەی کوردستان. ئێمە تەمەنامان دەکرد ئەم دیدارەی کە بەیانی ئەنجام دەدرێت زیاتر بەرفراوان بکرێ بەڵام وتم بەهۆی قەیرانی دارایی نەمانتوانی بەڵام ئینشاءالله لە ساڵی داهاتوودا دەتوانین بەرنامەیەکی چڕوپڕتری باشتر دابنین بۆی ڕێژی هونەرمەندان زۆر زیاتر بکرێت و ڕۆژانی فیستیڤالەکە یان دیدارەکەدا بەڕاستی یەک ڕۆژ نەخایەنێت دوو ڕۆژ سێ ڕۆژ چوار ڕۆژ بخایەنێت تەواوی هونەرمەندان بەشداری بکەن لەم دیدارەدا. ئەمە وەک ساڵانە وەک نەریتێک لە بەرنامە و پلانی بەڕێوەبەراتیماندا بۆی بتوانین ئەم دیدارە بەرفراوانتر بکەین و گرنگی زیاتری پێ بدەین و بۆیە من دەمێ هەم بە ناوی بەڕێوەبەراتی و تەواوی یەکە ئیداریەکانی ئەم دەبەرە و ڕۆشنبیران و هونەرمەندان و نووسەراندا بەخێرهاتین تەواوی ئەم هونەرمەندانە بکەم کە لە کوردستانی ڕۆژهەڵاتەوە هاتوون بەشداری دەکەن لەم دیدارەدا هاتنیان بۆ شارە بۆ دەواازەیەکی ترە بەڕووی هونەرمەندان و ڕۆشنبیران لەم دەبەرەدا دەکرێتەوە من دەستخۆشیان لێ دەکەم بەو هیوایی بتوانین لەم دیدارەدا خزمەتێکی تری بواری هونەری بکەین بەبێت جیاوازی ئەرکی ئەم بەڕێوەبەراتێ بەبێت جیاوازی خزمەتی سەرجەم بوارە هونەریەکان بکە لە دەبەرەکە و لە ناوچەکەماندا. دەستان خۆش بێ بە هیوای کاری باشتر سپاس بۆ بەڕێز ئەکرم چالاک بەڕێوەبەری ڕۆشنبیری و هونەری ڕاپەڕین